لە 10 ساڵی ڕابردوودا بەناو ئابووری سربەخۆی دەسەڵاتدارانی هەرێم تەنها قەیرانی بێموچەیی و گرانی و نەمانی خزمەتگوزاری بۆ خەڵک هێناوە و باخەڵپڕکردنیشی بۆ بەرپرسان بووە. لە ئاستی سیاسی و نەتەوەییشدا شکست و بچووکتربوونەوەی قەوارەی هەرێمی بەدووادا هاتووە. تەنیا قەبارەی حیزبی دەسەڵاتدار و بەرپرسە بەنەوت هەڵتۆقیوەکانی لێکەوتوەتەوە. حکوومەتی هەرێم بە ناوی ئابووری سربەخۆ دەستیدایە فرۆشتی نەوت و ئەنجامەکەی کەڵەکەبوونی 30 ملیار دۆلار قەرزە لەسەر حکومەت، کەچی ئێستایش بە هەمان سیاسەتی تاکڕەوانەی حیزبی دەستی داوەتە مەمەڵە بە غازی هەرێمەوە و هەر ڕۆژەی ڕوو لە وڵاتێک دەکا بۆ فرۆشتنی. لە کاتێکدا هێشتا کێشەکەی لەگەڵ بەغدا چارەسەر نەکردووە کە هەناردەی نەوت و غازی هەرێمی قەدەخە کردووە. لە ناوخۆیشدا پارتی ڕاوێژ بە هیچ کەسێک و لایەنێک ناکات و هەر ئەو سیاسەتە پەیڕەو دەکات کە 10 ساڵە تەنها مەینەتی بۆ خەڵک هەبووە و نەوتی هەرێمی بە قازانجی کۆمپانیەکانی خۆی و وڵاتانی دۆستی هەڕاج کردووە. لەلایەکی دیکەوە دۆسەی هەناردەکردنی غازی هەرێم زیاتر کێشەکانی لەگەڵ یەکێتی قوڵ کردوێتەوە، بەتایبەت کە نزیکەی لە سەدا 85 غازە ناوچەی ژێردەسەڵات یەکێتیدایە. بەرپرسان یەکێتیش دەڵێن کابینەی مەسرور بارزانی دوو ئیدارەیانە مەمەڵە دەکا و بە سزای پارێزگای سلێمانی دەدات لە ڕێی بڕینی بودجەی دەرمان و نەبوونی پارە لە بانکان بۆ دابەشکردنی موچە. بەپێی بەدواداچوونەکانی پەیام دۆسیی هەناردەکردنی غاز بەسەر بەخۆی و بێگەڕانەوە بۆ بەغدا ترس و دڵڕاوچی زۆر گەورەی لای هاوڵاتیان دروست کردووە، چونکە ئەوان پێشتر ئەزموونێکی دڵخۆشکەریان لەگەڵ ئەم بابەتەدا نییە و ترسیان هەیە ڕوبەڕووی هەمان سیناریۆی نەوت بێتەوە. کاتێک نەوت هەناردەکرا خەڵکیان لێوێ بەش کرد، هەروەها بە جۆرێک نرخەکەی بەرز بیەوە کە دابینکردنی سوتەمەنی لە زستاندا ئاستەم و زەحمەت بێت بۆ چینی هەژار و مامناوەند. غازی هەرێمی کوردستان هێندە زۆر و زیادە نییە کە خەڵک لە وڵاتان خۆیانی پێگەرم بکەنەوە. هێشتا هەموو داتاکان باز دەوە دەکەن بە 5 ساڵی دیکەش پێویستی هەرێم پڕ ناکاتەوە. لە کاتێکدا خەڵک بۆ بتڵێک غاز سەرە دەگرن، سەرۆکی حکومەت لە بری چارەسەری ئەو کێشەیە جارێ لە خەمی ئەوەدایە بیگەێنێتە ئەوروپا کە ئاماندی سەرەکی لی دەستکەوتی شەخصی و حیزبیە. ئێستا کە سەرۆکی حکومەت چۆتە ئەوروپا بۆ فرۆشتنی غازی وڵاتەکەی، هاوڵاتیانی خۆی بە دەست بێغازیەوە دەناڵێنن. خەڵک زستانێکی سەختیان بەڕێکرد لە نەبوونی غاز و نۆرەگرتنی بەیانیان بۆ کڕینی غاز. جگە لەوەی بەهۆی نەبوونی غازەوە ژمارەیەکی زۆر لە وێزگەکانی دروستکردنی کارەبا لە کار کەوتون. ناڕەزایەتەکانی ناوخۆی هەرێم و کوردانی تاراوگەشت پەیوەندی بە خەمساردی حکومەت لە چارەسەری کێشەکانی هاوڵاتیان هەیە، بەتایبەت کە لە 2022دا زۆرترین داهات هاتۆتە دەستی حکومەت و بەغداش 200 ملیار دینارەکەی بۆ ناردووە، کەچی هێشتا موچە لە کاتی خۆیدا نادا و خزمەتگوزاری وەک پێویست پێشکەش ناکات. هەر بۆیە کابینەی نوێیەم کە کابینەی خۆڵقێنەری قەیرانەکانە هیچ متمانەیەکی لای خەڵک نەماوە و هەنگاوەکانی لەبارەی دۆسەی غازەوە بە مەترسی دەزاندرێت.